ناوچەی گەرمیان تایبەتمەندی خۆی هەیە. لەم ناوچە پلەی گەرما چێتە 50 و سەری 50 پلە لە وەرزی هاوینە. لەم ناوچە لە ساڵانی ڕابردووە لە دەیان شوێن ئاژەڵ و باڵندە لە توینە کوێر بوون یا مردار بوونەتەوە لە ناوچوون بەهۆی کەمی ئاو و کەماویەوە. دیارە لەم ساڵانەی دواییدا بەهۆی گۆڕانی کەش و هەواوە باران کەم بووە و بەهۆی کەمی بارانیشە سەرچاوەکانی ئاو ئەوەیشی هەبووە نەماوە یا بە ڕێژێکی زۆر کەمما. لێرەدا ئەوێ مرۆڤ هەست بە بەرپرسیارەتی بک بۆی سروشتمان لە ناو نەچێ، هەوڵ بدەین سەرچاوەکانی ئاو پاککەینەوە، ئاویان بۆ دانین لەو چەند شوێنە بۆی ئەو 2-3 مانگەیە زەختێ بکەین بە هەمومانەوە بۆی هیچ نەبێ بەنیوە لە مردن و لە چینەتی ڕزگاریان بکەین. چارەسەرەوەتان وەکو وتم تەنها چارەسەری ئەم بیابانبوونانەی گەرمیان بە بیابانبوونی گەرمیان نەمانی ئاژەڵ و باڵندە کێوەکان تەنها پۆندە. ئەتوانن لە چەند شوێنێکا پۆند دروستکەن لە کاتی بارانی زستانە گلدانەوەی ئاو ئەوێت و ئاژەڵ و باڵندە کێوەکان سوودی لێبێن، ئەتوانن لە ڕێی ئەو پۆندانە و بەهۆی بوونی ئاوەکەوە چواردەوری بکەینە دار و سروش بگەڕێنەوە دیسان بۆ ناوچەکانی گەرمیان و لەم مەترسیە ڕزگاریکەین. بەڕاستی ناوچەکانی گەرمیان ساڵ لە ساڵ بووە بە بیابانبوون خراپتر دروست ئەوێ و هەڕەشەی زیاتری لەسەرەکا لەبەر بەهۆی کەمی باران و بەهۆی ئەوەی ئاژەڵەکانیش نەماون بە زۆر کەمیان ماوە بەڕاستی ڕاوەکرێن. دیارە سوپاسیانەکەین ئێستا بەشی دارستانی گەرمیان پۆلیسی دارستان هەڵبەتێکی چڕیان دەست پێ کرۆ بۆ گرتنی ڕاوچی و بۆ پاراستنیان. دیارە ئێمەش ئەبێ لە خەمیان نابین. لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە سەرمایەدارانەکەمەوەی بتوانێت چەند پۆندێ دروستکە لە ئەم ناوچە دەشتایانی ئەوەی کە هیچ سەرچاوەیەکی ئاوی لێ نییە کە باڵندەیەک ئاوی لێ بخواتەوە. چەند پۆندێ دروست بکرێ زۆر گرنگە بۆ ناوچەکانی گەرمیان. بەڕاستی لە هەموو پرۆژەیەک گرنگترە بۆ ناوچەکانی گەرمیان پۆند و بەنداو لەبەرەوەتە هۆی ژیانەوەی باڵندەکان و ئەتوانی بیکەیتە سەرچاوەیەکی ئەوەی کە داریشی لێ بچێنی و خەڵکیش بۆ گەشت و سەیران ئەتوان ڕوو بکەن لە ئەو سەوزای و دارانە. دیارە ئەمە لە مانگی 4 تێپەڕی شوێنێکی تیانێ خەڵک بچێ سەعاتێ لێی دانیشێ، نە سەوزی تایە نە شوێنێکی وشک و دەیمە و هیچ شوێنێکی ژیانی خەیکەتیان نامێنێت.